بازەوە دەکەین کە کتێبێک لە یادی بە قەزابوونی کەلاردا بڵاوکرایەوە هەڵبەتە دوێنێ یادی بە قەزابوونی کەلار چەند چالاکێکی جۆرە و جۆر تێدا ئەنجام کرا لێکێک لەو چالاکیان بڵاوکردنەوەی ئەم کتێبە بوو کە کتێبی کەلار لە ساڵی 1920 بۆ 1975 لێکۆڵینەوەیەک لەبارەی بارودۆخی سیاسی کارگەری و ڕۆشنبیری و بڵاوکراوەوە تایبەت بە ناوڕۆکێم کتێبە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز سەباح عەلیجاف کابڕێزیان نووسەرن ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمانن زۆر سپاس بۆ ئامادەبوونتان کاک سەباح سپاس بۆ بەڕێزتان لە کتێبەکە دەست پێ دەکەین بە شێوەیەکی گشتی ناوڕۆکی کتێبەکە چی لە خۆ دەگرێت واروەها هۆکارچی بوو کە لە یادی بە قەزابوونی کەلاردا کارتان لەسەر بڵاوکردنەوەی ئەم کتێبە کرد. بەڵێ سپاس داریتان باش ساڵی کەلار پیرۆز بێ لە هەموو کەلاریەکان و لە هەموو کوردستانیەکان. ڕاستی ئەم کتێبە لە بنەڕەتە نامەی ماستەرە کە لە ساڵی 2021 بڵێن لە زانکۆی سەلاحەدین ئێمە تاوتوێمان کرد و پێمان خۆش بوو بکەوێتە بڵێ چاپگەت بکەوێتە ساڵیادی بە قەزابوونی کەلارەوە وەکو بەڕێستان ئاماژەدان بێدا کتێبەکە ماوە مێژویەکەی لە ساڵی 1970 بۆ 1975 و ئەو بوارانیشی کە ئێمە کارمان لەسەری کردووە لە بواری سیاسی و کارگەری و ڕۆشنبیریایە و کتێبەکە بە شێوەیەکی گشتی لە دەواازەیەک و سێ بەشی سەرەکی لەگەڵ پێشەکی و دەرئەنجام پێکاتووە کە لەو بوارانی کە باسمان کرد هەوڵمان داوە تاوتوێی بارودۆخی کەلار و ناوچەکە بکەیت. باشە کاک سەباح بە شێوەیەکی گشتی لە ناوڕۆکی کتێبەکەدا باز لە بارودۆخی سیاسی و هاوکات کارگەری و ڕۆشنبیری کراوە. هەڵبژاردننی ئەم سێ بابەتە بۆ ناوەڕۆکی کتێبەکە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە بۆ یاخود هەر لەوەی کە باسی دەکەیت کە ئەمە توێژنەوەیەکی ماستەر بوو ئەو سێ دیوەی قەزای کەلار کە هەڵبژێردراوە بۆچی؟ ڕاستە ڕاستی ئەم سنوورە لە ڕابردووە لە ڕووداوە مێژویەکانە ڕۆڵ و کاریگەری و نەخشی هەبووە ئەوەی کە هەتا ئێستا نووسرا بێت زۆرتر لە گۆڤار و ڕۆژنامە و بڵێن شتی زارەکییا بووە بۆ ئێمە بیرمان لەوە کردەوە کە ناکرێ ئەم مێژووە بفەوتێت بە تایبەتی ئێمە ئێستا لە بواری زانستیا کارەکەین و خۆشبەختانە مەسەلەن بنمونە لە گرمیانە ئێمە زانکۆی گرمیانمان هەیە و من بۆ خۆم لێ مامۆستام ناکرێت مەسەلەن ئێمە بچین لەسەر سنوورەکە کار نەکراوە ئێمە بچین لە دەرەوەی شوێنەکانی دەرکار بکەین بۆیە ڕاستی ئەو ڕووداوە مێژویانەی کە ڕوویداوە پێمان خۆش بوو لە چوارچێوەی کارێکی زانستی لەو شێوەیە ئیشی لەسەر بکەین بەو مانایی کە پێش ئێمە بڵێن کاری زانستی بەو شێوەیە کە هەموو کۆ بکرێتەوە لە ئەو چوارچێوە کار نەکرابوو بۆی کە لە ئامانجەکان ئەوە بوو کە ئێمە بتوانین ئەمە بخینە بەردەستی خوێنەران کە لە ئێستا و لە داهاتووە بیانەوێت لەسەر کەلار بخوێنەوە یان بنووسن یان زانیاریان هەبێت بە تایبەتی بۆ دەرەوەی خەڵکی گەرمیان و کەلار بزانن کە لەم سنوورە جوگرافیایی کە ئێستا پێوتری کەلار و گرمیان کۆمەڵێک ڕووداوی سیاسی و ڕۆشنبیری و کارگەری هەبووە ناکرێ هەر ئاوا تێپەڕێت و لە کاری زانستی ئیشی لەسەر نەکرێت. بەڵێ کاک سەباح ئەو کتێبەی کە بڵاوتان کردوێتەوە کە باز لەوە خۆت ئاماژەت پێ باز لە ڕەوشی سیاسی و کارگەری شاری کەلارەکات مەبەسم لێرە چ گرنگێکی هەیە و ئایا چۆن مێژوو شارەکە لە دووتوێ کتێبەکە تۆمار کراوە؟ بڵێ بەڵێ ڕاستی لە ڕۆکارگەڕێکەوە ئەگەرێمە باسی بکەین ئەم سنوورە لە ڕابردووە لە چوارچێوەی قەڵەمڕێی دەوڵەتی عوسمانیا بووە بڵێن وەکو گوندێک کەلار بڵێن وەکو گوندێک زۆرتر ناوی هاتووە لە سەرچاوەکان ناو سەر بە قەزای کفری یا سەلاحیە بووە ئەمە لە ڕووی کارگەڕیەوە ڕاستی زۆر بەکەمی تیشکی خراوە دەسەر و ئێمە هەوڵمانداوە بە پێی بەڵگەنامەکانی دەوڵەتی عوسمانی ئەو مێژووە لە ڕووی کارگەڕیەوە ساخ بکەینەوە و لە ڕووداوە سیاسەکانشا کەلار نەخشی هەبووە بە تایبەتی لە جەنگی جیهانیەکەمە بڵێن ئەم سنوورە ناوی هەبووە و بڵێن تەنانەت ناوچەکە کەوتۆ دەبەر بێرشی وڵاتە زلێزەکانی وەکو بریتانیا و دەوڵەتی عوسمانی و رووسیای قەیسەری و بە تایبەتی رووسیا هاتۆتە کەلار وەقڵای شێوانەی مەسەلەن بە نمونە داگیر کردووە ئێمە بە بەڵگەی مێژووی و بە سەرچاوی مێژووی ئەم مێژۆمان ساخ کردوێتەوە جگە لەوەی لە سەردەمی پاشایەتیشا کۆمەڵێک ڕووداوی سیاسی و بڵێن کارگەڕی تر لەم سنوورە ڕوویداوە و لە ڕابردووە تیشکی نەخراوە دەسەر ئێمە لەم کتێباتیشمان خسۆ دەسەر. باشە
هەڵبەتە بابەتێکەیە کە زۆر جار باس لەوە دەکرێت کە کەلار مێژوێکی هێندە دێرینی نییە بە بەراورد بە و بەرەو پێشچوونانی کە ئێستا خۆشبەختانە لە کەلاردا هەیە. جا بە دیوێک چۆن لەم کتێبەدا باس لەوە کراوە یاخود چۆن هەندێک بابەتێ پژاست کراوەتەوە؟ بەڵێ ڕاستی وەکو بەڕێز ئاماژە و پێدا بە حکمی ئەوەی کە لە ڕابردووە کەم لەسەر کەلار نووسراوە بۆیە خەڵکووا تەسەورەکە مێژوویەکی بڵین زۆر دێرینی نییە، بەڵام ئەگەر ئێمە کنە پشتینە شوێنەوارەکان هەرچەندە ئەمە پسپۆڕی ئێمە نییە، ئەگەر ئەوە ینی کاری لەسەر بکرێ بە دڵنیایی و ئەم سنوورە و ئەم ناوچەیش لە بواری شوێنەواری مێژوویە بڵین مێژوویەکی دێرینیان هەیە و ئەوەی ئێمە ئیشمان لەسەری کردووە ینی کەلار لەسەر چاوە مێژوویەکانە بە تایبەتی لە بەڵگەنامەکانی دەوڵەتی عوسمانی و لە ئەو گەڕیدانەی کە لە ڕابردووە سەردانی سنوورەکەیان کردووە لە ساڵی 1960 بۆ نمونە ناوی ئەم سنوورە بە ناوی شێوانە ئەهێنرێت و لە بەڵگەنامەکانی دەوڵەتی عوسمانیە بە تایبەتی لە ساڵنامەی ویلایەتی مووسڵا بۆ نمونە شێوانە ناوی ئەهێنرێ وەکو کە ئێستا کەلارە و گوندی کەلارە. بۆیە ڕاستی مێژوویەکی هەیە، بەڵام ئەوەی کە وەکو بەڕێز ئاماژەی پێدا نەنووسراوەتەوە بۆیە ئێمە واتی ئەگەین کە مێژووی کەلار مێژوویەکی نوێیە. بەڵێ کاک سەباح دوا پرسیارم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە ببورە لەبەرەوەی کاتمان نەماوە 54 ساڵە بڕیاری بە قەزابوونی کەلار دەرکراوە بووە بە قەزا. لێرەدا پرسیارەکەم ئەوەیە ئاسی خزمەت گوزاریەکان لە چه ئاستێکدایە لە کەلار پرۆژەکان بە تایبەتی؟ بەڵێ لە ڕاستیە با ئێمە بە حەق و باوە قسە بکەین، ینی هەندێک خزمەت گوزاری لە کەلارا کراوە و خزمەتی خەڵکی گەرمیان و کەلارەکە، بەڵام ئێمە ئەبێ ئەوە لە بەرچاو بگرین کە خەڵکی ئەم سنوورە قوربانی زۆری داوە، ئەو قوربانیە لە پای خزمەتەکەی نییە، بە تایبەتی بەڕاستی کەلار گیرۆدەی کۆمەڵێک کێشە و گرفتە بە تایبەتی ڕێگەی کەلار سلێمانی کە بۆتە یەکێک لە گرفتە هەرە سەرەکیەکانی خەڵکی کەلار و بواری تەندروستی لە کەلارە گرفتێکی سەرەکیە. من بە هیوام لە 55 ساڵی یادی بە قەزابوونی کەلارە حکوومەتی هەرێمی کوردستانەوە و پرۆژانی تری کە کردووە بە تایبەتی زۆر فۆکس خادە سەر ئەم دوو کێشەیەکە کێشەی خەڵکی کەلار و گەرمیانە. بە هیوام لە ساڵی ئایندا کە میادی کەلارەکەینەوە هیچ نەبێت ڕێگەی سلێمانی کەلار بەڕووی خەڵکیە تەواو بێت چ چاک بکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس بۆ سەباح عەلی جاف کە بەڕێزیان و پرۆنووسەر لە ستۆدیۆی کەلار و ڕاستەوخۆ لەگەڵمان بوون. سپاس بۆم دەرفەتان.